بەڵازانەگەڵتان بەردەوامین و دووبارە سڵاوتان نەبێ. هەندێک ناونیشان هەن کە تەنیا ناو نییە بۆ ئەو شتەی کە پێویستە بناسێنرێت، بەڵکو وەکو شعرێک وایە یان با بڵێن وەکو کورتە چیرۆکێک وایە پێش دەستپێکی فیلم یان پێش دەستپێکی شانۆگەری یان پێش دەستپێکی دراما یان هەر شتێکی تر بێت. زەوی سەخت و ئاسمان دووری کێکە لەو ناونیشانانە زەویەکی سەخت کە هەمیشە سەختە بۆ ژیان تێیدا و ئاسمانێکی دوور کە دوورە بۆی کە بگەی بە هیواکان، بەڵام هونەری سینەما ئەم مەودا دوورە کورتەگاتەوە بۆی کە هەم لە زەویە سەختەکەیە بتوانی بژیت و هەم بژگەیت بەو هیوا دوورەی کە لە ئاسمانە هەیە. ئەم ئێوارەیە باز لە بەرهەمێکی سینەمایی کوردیەکەین کە بە تەواوی کوردیە، بە مانای کەلیمە ئەڵێن کوردی بەڵێ بەڕاستی کوردیە، کە ئەویش فیلمی زەوی سەخت و ئاسمان دوور کە بەم نزیکانە ئەم فیلمە سینەماییە ئەچێتە نمایشەوە. میوانداری زۆر بەڕێز ڕەوەس حەمەساڵاح بەرهەمێنەری فیلمەکەمان کردووە. کاک ڕەوەس سڵاوت دەبێ بەخێر. سلااو بەخێر بێسەر چاومان. دەسپاس، سلااو لێ و بینەرانیشتان خۆشحاڵم کە لێرەم. سلااو لای تۆش. وەکو بەرهەمێنەرێک چی لە سیناریۆکەی کاک ئاوڕاز محەممەد و هەروەها منسوور تەیفوریە هەبوو تۆ بە جیاوازت بینی و وتت پێویستە بڵێ ئەمە بکرێتە فیلمێک و لەسەر شاشەی سینەماکان نمایش بکرێت؟ لە ڕاستیە چیرۆکەکەی تۆزە دوور و درێژە، جگە لە هاوڕێتێکی زۆر نزیک لەگەڵ دایان ساڵە لەگەڵ منسوور و هەورازە و دروست نەبوونی دەرفەت بۆی کە ئەم سناریۆی دروست ببێت ببێ بە فیلم وای کرد کە دوجار بیرکەینەوە خۆمان بیکەین. و ڕۆژێک ئێوارەیەک دانیشتین و لەگەڵ تاقیکردنەوەی دایان دەرگا کە نەکرا فیلمەکە دروستکەین، بڕیارمانە خۆمان و بە پشتبەستن بە خۆمان و بە ئیرادەی خۆمان بینەم فیلمە دروستکەین. ئەوەی کە تامەزرۆیی بوو بۆ من چەوەکۆی کە بچمە پشتی فیلمەکە چەوەکو هاوڕەیەک ناوڕۆکی سناریۆکە بوو و ناوڕۆکی ئەو چیرۆکانن کە لە ناو سناریۆکەیە هەیە کە مێژووی ئێمە و کۆی گشتی سناریۆکە ڕوودا و کارکتەر و چیرۆک و مێژوو هەموو ئەمانەی تاو کوردیانەیە و باس لە هەزار و مێنێتەکانی نەتەوەیەکات لە هەمان کاتە لە دڵی هەموو مازار و مێنەتیانە دێ دیوە جوانەکانی و بۆ چارەسەری هەموو برینانە دێتەوە ناو میسۆلۆژیای کوردی و ناو ئەفسانەکانی کوردی و کۆی گشتی چیرۆکی ئەم فیلمە و سناریۆکەی بەتایبەت مەبەستمە کە دواییش بوو بە وێنە لە دەوری کوردبوونە ئەسوڕێتەوە بە برینەکانیەوە و بازارەکانی و دوجار بە چارەسەرەکانیشەوە. زۆر باشە. ئەمە کوبینەران ماوەیەکی نزیکی 2 مانگە کە بێ کە ڕکلامی ئەم فیلمە بینین فیلمێک بەڕێوەیە، ئەکرێ بڵێ من وەکو بینەرێک کێسە تامەزۆم کە زوو ئەم فیلمە بچێتە نمایشە بۆی بینەری فیلمەکە بم، ئەکرێ بڵێن کە فیلمەکە شایانی ئەوەیە کە ئەوەندە ئێمە بە تامەزرۆیەوە چاوەڕێ ئەو فیلمە بین؟ ڕاستەکەی ئەمە بێت دوای بینین خەڵکانێک تر ئەم قسەیە بکەن. ئەوەی کە لەسەر ئێمە بۆ ئەو بووە کە نزیک بە 2 ساڵ ئێمە شەو ڕۆژ و هیچ شرکەیەک نەبووە کە لە ئامادەکاری لە پریپرۆدەکشنەوە بەرهەمی 2 ساڵ کارکردنە جگەلەوەی کە سناریۆکە زیاد لە 10 ساڵە هەوراز ڕێدەستپێکەوەی هێنێ و دوای لەگەڵ منسوورە دیسانەوە دایان ڤێرژنی تر ئامادە بووە و دوای 10 ساڵ لە نووسینی دوای 2 ساڵ لە ئامادەکاری بۆ بەرهەمهێنانی ئەم فیلمە بەرهەم دێت. بۆ ئێمە لە باوەڕ و ئایدیای ئێمەیە بووە دروستکردنی ئەم فیلمە وا هەستمان کردووە کە دوجار وەکو مناڵێکی ئەم نیشتیمانە قەرزێکمان هەیە لەسەر شانمان کە ببیدەینەوە بەم تامەزرۆیە و بەدڵ کارکراوە کە لە کوردەواری شاڵینەوەی لە دڵەوە کارەکرێت دوجار بەسەر دڵی جەنیشێت کە هیوادارم دوایی بینەران بەدڵی بینەران بێت و بتوانێت هەنگاوێک فیلمی بەتایبەت لە باشووری کوردستان فیلم بباتە پێشتر و بتوانین ئێمەش لەگەڵیا بەردەوام بین. تەمەناکەین کە دوجار جێ ڕەزامەندی بینەرەکانی بێت. ئێمەش هیوادارین. وەکو بەرهەمێنەری فیلمەکە چۆن باز لە بەرهەمێنانی فیلمێکەکەیت ئەکرێ بڵین هەربی بەستینەوە بە ناونیشانی فیلمەکەتانەوە ئەکرێت بڵین گەشتێکی سەختە لە زەوی سەختەوە بۆ ئاسمانێکی دوور؟
بێگومان وایە بیرمان نەچێت کە بەتایبەت کە مەسەڵەن دەمانوێت لە باشووری کوردستان فیلم دروستکەین بە سادی لەبەر خاتریەوەی کە ژمارەی دانیشتوانی ئێمە کەمە زۆر 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 قورسە کە کەرتی تایبەت بێت فیلمێک دروست بکات و بە تەماش بێت داهاتەکەی بۆ بگەڕێتەوە یا بتوانێت قازانج بکات و کۆی گشتی ئەم پرۆسەیەوە کە بەرهەمێنانی فیلم لەناو کەرتی تایبەت زۆر 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 کەم کاتەوە بۆیە چارەسەر هەمیشە لە وڵاتانی کە دانیشتوانی کەمە یا قەزیەی گەورەیان هەیە وەکو کورد کە قەزیەی گەورەمان هەیە وە کوردبوون بە درێژایی سەدان سەدەیە کە لەبەردەم تەنگەژە و لەمپەڕی گەورە گەورەیە و بە تایبەت لەم 40-50 ساڵی ئاخیر دایان جینۆساید و کارەساتت هەیە ئەنفالت هەیە و دایان هەوڵی لە ناوچوون و قڕبوونت هەیە بۆیە زۆر زۆر گرنگە کە پرۆژەی دروستکردنی فیلم پرۆژەیەکی استراتیژی حکومی بێت و بەرنامەی بەشێک بێت لە سیاسەتێکی کولتوری کە چۆن بکرێت ساڵانە چەندین فیلم بەرهەم بێت و کاتێک کە کارتی حکومی ئێمە و لە استراتیژی کولتوری ئێمە ئەمشتانیە ئەو هەوڵانە گەریێتە ناو فەزای کەرتی تایبەتەوە ناتوانێت وەکو پێویست وەکو ڕاستەقینە هەم فیلم بەرهەم بێت هەم ناوەڕۆکی فیلمەکان چۆن بگۆڕێت بەرهەمێنانی فیلم لە کوردستانە لە ئەرکێکی ڕۆشنبیریەوە لە ئەرکێکی هوەریەوە بگۆڕین بۆی کە نەخێرەمە پیشەسازیەکی قازانج بەخشە ڕاستەکەوەی کە ناتوانێت پیشەسازیێکی قازانج بەخش بێت هەر لەبەر خاتریەوەی هۆکاری یەکەم وتم بە سادەیی ئەگەر ئێمە مەسەڵەن تەنیا لە ناو باشووری کوردستان فیلمێک نمایش بکەین ژمارەی دانیشتوانمان زۆر کەمە و ئەو ژمارە دانیشتوانە زۆر کەمە چەنێکی بۆ سینەما کولتوری بینی فیلم بەگشتی لای ئێمە لە ئاستێکی بەرزانیە بۆیە شوێنێکی سەرنجڕاکێش نییە وەبەرهێنەکان چۆن وەبەرهێنی ئێمەش بە تایبەت هەمیشە فێری قازانجی گەورە و دەستکەوتی گەورە و هەموو ئەمانە بووە بۆیە ئەگەر ئێمە بمان قازانج نەبێت بەڵام قازانج لە ناو ناوبانگا هەیە قازانج لە پاراستنی کەلتوری نەتەوە کە هەیە من وا بیرەکەمەوە بەس سەرمایه‌داری ئێمە وا بیرەکاتەوە ژمارەی باڵەخانەکانت زۆرتر بێت ژمارەی شوێنەکانت زۆرتر بێت و دوجار شتێک نییە کە ئەسەن سینەما وەک خۆی لە زێنی زۆربیانە وەکو ئامرازێکی نەتەوەی کولتوری کاتوانێت کەیسی نەتەوەی بباتە پێشەوە کاتوانێت کولتورت بباتە پێشەوە سیر ناکرێت و ناڵم حتممە بە پێویستی بە پرۆژەی استراتیژی هەیە بە داڕشتنی سیاسەتی کولتوری هەیە کە بەداخەوە بە درێژایی حکومڕانی کورد لە باشووری کوردستانە بیر نەکراوەتەوە هەر جاری وایە بۆ سادەی بڵێن مەسەڵەن وەزارەتی ڕۆشنبیری دوایین وەزارەتە کە کەسوای لەسەر ناکەوە دوجار بەرەت کەسێکەوە گرنگ نییە واتە گرنگ نەبووە لە کاتێکە گرنگترین وەزارەتە بە وەزارەتی ڕۆشنبیری بە سیاسەتی کولتوری درێژخایەنی هەبێت بۆیە زۆر زۆر قورسە کە ئێمە چاومان لەسەر کەتی تایبەت بێ و پێمان وابێت پیشەسازی فیلم دروست هەبێت من پێم وایە ئەستەمە تۆزە کەواتە ئەتوانین بڵێن کە ئێمە دەرهێنەری زۆر بەتوانامانەیە سیناریۆی زۆر باشمان هەیە کە ئەگەر بێت و لایەنێکە بێ پاڵپشتیان کاجا ئەو چلایەنە چێ سەرمایەدارێک بێت یاخود کۆمەڵێک وەبەرهێنەر بنەوەی کە بتوانن پاڵپشتی ئەم فیلمانە بکەن بۆ ئەوەی کە ئیتر سینەمای کوردیش لە ئاسی سینەما جیهانیەکانە بێت کە وڵاتی ئێستا تەنها بە سینەما ئەژی حتمما هێز و توانە هەیە بەڵام ئەزمونمان کەمە دوجار سناریۆی زۆر باش دەرهێنەری باش و کاتێک بۆ ژمارەی زۆر پێویستمانە لە زمونکردنی زۆر زۆر پێویستمانە مەسەڵەن ئاوڕێگەینەوە لە 20 ساڵی ڕابردوو بۆ نمونە لە باشووری کوردستان چەند فیلمی درێژ بەرهەم هاتووە ژمارەکان لەوانەیە زۆر زۆر کەم بن ئێمە ناتوانین چاوەڕێ بین لە بۆ نمونە 20 فیلمی درێژ کە بەرهەم هاتووە تۆ چاوەڕێ بیسی دەرهێنەری باشت هەبێ زۆر باشت هەبێ چزانم 50 سناریۆی زۆر باشت هەبێ واتە ئەزمونکردنمان کاتێک کەمە لە دڵی ئەوەیە خەڵکانێکی کەمتریشت بۆ بەرهەمیت و بێ ساڵانە ئێمە دایان فیلممان هەبێ کە لە ڕێگەی ئەزمونکردنەوە بتوانن بەرەو پێشی ببن کەرتی فیلم دروستکردن و کوڕووی باش دروست بێت لەگەڵ ئەوەی کە ئێستا لە چاو فیلمەکەمانش کە هەمانە لایانی تەکنیکیمان زۆر زۆر باش بووە کوڕی زۆر باش پێگەیشتووە بەڵام داهاتوومان بەرەو فیلم و فیلمسازی هەموو تاریکی نییە ڕووناکیمان هەیە بێگومان هەرم ساڵانە دایان فیلم دروست بووە دیگەر لی گەڕێنەوەی کە ئاسی فیلمەکان چۆنن بەرزن نزمن یا چۆن چلایانێکین بەڵام مویمێ دروست بووە بەرهەم هاتووە خەڵکانێک ئەزمموی سەرسێتی زیاتریان بینیوە تەجروبەی زیاتر وەرەگرن و ئەمە هەر خۆی دڵخۆشکەرە بەڵام قسەکانی ئێمەوەیە
کە بۆ پێویست کە ئەم ڕێگایە بە 50 ساڵ ببرین چی بکەین پرسیارەکانەوە چۆن بکەین ئەم ڕێگایانە کەم بکەینەوە ئێمە بەتایبەت بۆ ئەم فیلمی خۆمان هەڵماننا فیلمێکی نیشتیمانی بێت و جگە لەوەی کە لە کوروی فیلمەکە لە هەر چوار پارچەی کوردستان خەڵکانی تایە و جگەر بەشی زۆریشی لە باشووری کوردستان و بەتایبەت لە شاری سلێمانیە ناوڕۆکی فیلمەکە زمانی قسەکردنی شۆز هەموو شێوەزار جیاوازەکان لە ناو فیلمەکە هەیە و دوجار هەڵمان ناوە کە فیلمێکی نیشتیمانی کوردی بێ بە دەرەوەی کە چێ خەڵکی کام پارچەی کوردستانە کوردستانی گەورەی هەر چوار پارچەی کوردستان کەواتە بڕیار وایە کە فیلمەکە لە کوردستانی گەورەش نمایش بکرێت حتمما پرۆژەیەمەوەیە کە کاتێک لە باشووری کوردستان نمایشیەکەین بڕوا بۆ فستیڤالەکان چۆن بەشی زۆری مەرجی فستیڤالەکان ئەوەیە کە تۆ بێت لە وڵاتی تر کە ڕاستە لە زێنی هەمومان و لە دڵی هەمومان هەر چوار پارچەی کوردستان یەک وڵاتە بەڵام لە شوێنە فەرمیەکان ئەگەر لە ڕۆژهەڵاتی کوردستان نمایشکەین پێیان وایە لە ئێران نمایشکراوە لە باکووری کوردستان نمایشکەین پێیان وایە لە تورکیا نمایشکراوە بۆیە شانسی فستیڤالەکانی نامێنێ بەڵام حتمما پرۆژەمانەیە کە لە دوای تەواوبوونی فستیڤالەکان ئێمە لە باکووری کوردستان لە ڕۆژاوای کوردستان و هەموو هەوڵشمانەیە لە ڕۆژهەڵاتی کوردستانیش نمایشی بکەین کاری پێکەوەی دەرهێنەر و بەرهەمهێنەر ستونی سەرکەوتنی کە هەر کارێکە باشە ئێوە چۆن کارتان کرد بەیەکەوە تا کارەکەتان بەڕاستی ئەو کارە بێت کە خۆتانەتان ویست ڕاستەکەیەوەی ئێمە کردمان زۆر هوەر نییە ئێمە دەمێک ساڵە هاوڕێین بێکەوە هەموو ئەحساس و وردەکاریەکان و بیرکردنەوە یەکتر شارەزین بەڵام سەر و ئەوەترە کاتێک فیلمێک دەتوانێت سەرکەوتوو بێ کە کۆی گشتی کوڕووی فیلمەکە بتوانێت ئەو هاودڵ و هاودەنگ و ئەم هەستەی تیا هەبێت و بە شایدی هەموو ئەوانەی کە بەشدار بوون و دەرەوە ئێمە بە درێژایی ڕۆژانی تەسویرکردنیش و پێشەوەش ئەوەی کە دروست بوو یەکدەنگی و یەکڕەنگی و دڵسۆزیەکی بێئەندازی هەموو ستاف و کوڕووی فیلمەکە بوو چۆن دوجار فیلمەکە هەموو ستافەیە کە تیا ئیشی کردووە لە کەسێک کە توانێتی چایەک بژێڕێت تا تەسویر تا واگەر یەک کام لەمانە دڵسۆزانە ئیشی نەکردبایە حتمما فیلمەکە لە شوێنێک زیاتر خەلەری تێکەوت بۆیە لە ڕاستیان فیلمە بەرهەمی دڵسۆزی و بێکەوەبوونی 55-60 کەسەکە بێکەوە ئیشکراوە بە چه هەستێکەوە هۆڵی سینەما بەجێ هێڵێت با پێش پێشکەوتنە بەڵام ئێمە چی ئەڵێیت بەوە من نازانم بەڵام ڕاستەکەوەیە کە دڵخۆشە بم کە بینەرەکە لە زێهنیدا بمێنێتەوە هەموو کەسانی کە تا ئێستا نیشانمانەوە ئەوی جگەی دڵخۆشی بۆ ئێمە فیلمەکە لە جۆرێکە کە لە هۆڵی سینەما تەواو نابێت وەنیسان کێتە دەرەوە شەو هەفتەیەک دواتر چزانم لە زێهنیە ئەمێنێتەوە بیری لێ کاتەوە هەمیشە پێم وایە خاڵێکی باش و سەرکەوتنی فیلمێک بێت کە لەگەڵ تەواوبوونی لە هۆڵی سینەما تەواو نەبێت و تۆزە بیرکردنەوە و خەیاڵت دوجار بە جۆرەی دەرگیری ناو فیلمەکە بکاتەوە ئەوەی کە ئەم مانگی ئێمە کە لە بانگەشەی پرۆپاگەند لە پانگەشەی فیلمەکەین بەرە مەزمونە کەوتین و بۆ ئێمە زۆر هەستێکی دڵخۆش کرد زۆر باش فیلمێک بەڕێوەیە فیلمەکە کێچێتە نمایشەوە کە ئیتر ئەگات فیلمەکە ئیتر بەڕێوە نابێت فیلمەکە گەیشتووە ناومان ڕاگەن زەوی سەخت و ئاسمان دوور و بەڵام کەی ئەیبینی سەرەتاکانی مانگینۆ تەسەوڕەکەم بتوانم چێتە سەر شاشەی سینەماکان لە بەش نیوەی یەکەمی مانگینۆ هەموو هەوڵمانەیە نمایش دەست پێ بکات هێشتا باوەڕت وایە کە لەم زەویە سەختەیە ئەتوانین فیلمی زۆر باش بەرهەمبێنین و تاکو ئەوەی کە فیلم سازانی کوردستانیش بگەن بە هیواکانیان ئەگەر لە ئاسمانێکی دووریش بێت ڕاستێکی ئەوەیە کە بۆ من نەزانم ڕاستە یانە هەمیشە هونەر بە جۆرێک بۆ ئێوەی یارمەتیدەری کولتور و یارمەتیدەری قەزیەکانی نەتەوەکەت بات و لەسەر و هەموو ئەمانە سینەما ئەتوانێت ڕۆڵێکی ئەجگار گرنگ لەو بەرەو پێش چوونە ببینێت لە کاتێکا ئێمە سەدان چیرۆکی نەجێڕاومان هەیە سەدان قەزیەمان هەیە و زەویەکی سەختمان هەیە و بەردەوام ڕۆژانە لەگەڵ لە تەک کێشەکانە لە تەک گرفتی تازەیان سەرکارمان هەیە و ئێساش قەزینێتەوەی گەورەت هەیە من پێم وایە نەک تەنیا ڕێگر نییە
بەرپرسایەتیەکە لە خاڵی یەکەمە و ئەرکێکە و خاڵی دووەمەوەیە کە دەرفەتێکی ێزگاریش باشە چۆن ئەم قەزیانە ئەکرێن بە وێنە چۆن ئەکرێت دنیای خۆمان چیرۆکی خۆمان کارکتەرەکانی خۆمان ژیانی ڕۆژانی خۆمان کەینەوە بە لە ڕێگەی سینەما و نیشانی بدەینەوە کە من پێم وایە کرێت و ئەم فیلمە و حتمما هەوڵی هەموو هاوڕێیانەی تریش کە پێشتر لە سینەماییشان کردووە فیلمیان بەرهەمهێناوە هەرکام لەمانە لە شوێنێک شوێکیان پڕ کردوێتەوە وەم هەوڵەیە ئێمەش دوای هەوڵ و هەموو هەوڵی ئەوانە دێک کە پێشتریشیان کردووە هیوادارین ئێمەش هەنگاوێکمان نابێت و من پێم وایە ئەبێتە دەستپێکێک بۆ ئەوەی کە لە دڵی کوردبوونەوە بیرکەینەوە ئیش دروستکەین و دوجار کاریگەرەکانیشی لەسەر کۆی گشتی قەزیەکەمان بێت دەستان خۆش بە تامەزرۆی و چاوەڕێن و لە کۆتاییە چی بە بینەران لەیت وەکو بەرهەمێنەری فیلمی زەوی سەخت و ئاسمان دوور ڕاستەکەی ئەوەیە کە زۆر ناخۆشە داوا بکەی لە خەڵک بێن بیبینن چۆن هەمیشە دیوێکی مادی لەم قەزیە هەیە بەڵام من پێم وایە ئێمە زۆر ڕێگامان تاقی کردەوە لە هەموو بەشەکانی تری کوردستان ئێمە زۆر نەماتوانیوە لە کولتور بەگشتی لە هوەر بەگشتی و لە سینەما بەتایبەت کەڵک وەرگین بۆ بەرە و پێشبردننی کەیسی ئێم خۆمان بۆ دروستکردنی هەستێکی گشتی و جەمعی نەتەوەیی خۆمان من پێم وایە هاتنی هەر کەسێک بۆ بینینی ئەم فیلمە هاوکات بەشداریکردنیەتی لە بەرەو پێشبردننی خۆی و کوردبوون و قەزیە و بیرکردنەوەی لەوەی کاتوانین لە ڕێگەی سینەماشەوە هەنگاوی گەورەتر بنین چۆن بەداخەوەی کەی بینین زۆر ڕێگامان تاقی کردەوە زۆر کارەساتی گەورەمان بەسەرا هات دوجار خەریکین ساڵانێکی زۆرە لە شوێنی خۆمانەوە تەنیا بەبێ هیچ بەرەو پێشبردنێک هەنگاوانین هیوادارم بتوانین لە سینەماوە بە هەوڵی هەموو هونەرمەندان و سینەماکاران بتوانین هەنگاوی گەورە بنین هاتنی هەر کەسێک بۆ ئەمە پاڵپشتیکردنە لەم قەزیە زەوی سەخت و ئاسمان دوور هەمومان چاوەڕێن بەم زوانە لە سەر شاشی سینەماکان خەڵی ئەخیرەوەی کە بیڵم بەسپاسەوە کەناڵی ئاسمانی کورسات سپۆنسەری میدیایی فیلمەکەیە کە لێ ساوەڕسمان پێ کردووە و زۆر بەگەرمی و دڵسۆزانە لەگەڵمانان و ئێستا فیلمی ئەوانیش دەستان خۆش بێت سپاس بۆ ئامادەبوونتان زۆر سپاس خۆشەویستان